تایبەتمەندی ئەو هێڵە لەوەیدایە کە پزیشکانی پسپۆڕ ڕاستەخۆ پەیوەندیەکان وەردەگرن لە بەیانیان 4 کاتژمێر ئێواران 4 کاتژمێر بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەو ئافرەتانی ئەو نەخۆشیان کە پێویستیان بە ڕێنمایی هەیە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن پزیشکانی پسپۆڕن بۆ ئەمە پزیشکانی پسپۆڕمان هەڵبژارد یەکەم شت لەبەرەوەی پزیشکانی پسپۆڕ باشتر دەتوانن ڕاستەی نەخۆشەکان بکەن بە شێوەیەکی زانستی تر دوو لە هەموو دنیا زانستی پزیشکی پسپۆڕی بواری ئافرەتان و منداڵ بوون بواری نەخۆشیەکانی ئافرەتان بە شێوەیەکی زانستی پێداچوونەوەی پێداکرا لەگەر ئەو کاتانەی کە ئێستا نەخۆشی کۆڕۆنا بڵاوی پێکراوە بۆ ئەوەی بتوانین کەمترین نەخۆش سەردانی نەخۆشخانەکان بکەن کەواتە ئەوە یەکەم ئامانجەوەیدایە کە پزیشکانی پسپۆڕ بتوانن هێڵەکە بەڕێوە بن دوو لەبەرەوەی پزیشکانی پسپۆڕ پزیشکانی دێرینەکانمان زۆر ئەوەیان هەیە ئیشگریەکانیان زۆرە پزیشکانی پسپۆڕ کەمێک کەمترە لەوانە کەواتە ئەوان زیاتر دەتوانن ئەم هێڵە باشتر بەڕێوە بن ئامانجیشمان لە پێکەنانی ئەم هێڵە یەکەم شت وەکو دەزانن لە چاردەی سێکە قەدەغکردنی هەڵسۆڕاگەیاندا نۆڕنگەکانمان داخران نۆڕنگە خێریەکانی بەیان ئێواران بە حکومی و نەحکومی هەمویان داخران کەواتە تاکە ڕێگا بۆ 1970 دانیشتوانی هەولێر و دەوروبەری تەنها نەخۆشخانەی ئافرەتان لەدایک بوون بووە 120 سەردانی نەخۆشخانە تایبەتەکان دەکەن کەواتە ئەمە لێرکوانە نەخۆشخانەی ئافرەتان لەدایک بوون هەر هەندە قەڵەباڵغ بوو دە هەندەی دی قەڵەباڵغتر بوو بە لە نەشتەرگەری و بە حالاتی کتوپڕ و بە حالاتی زۆر سارد و گەرم کەواتە ئەمە لەبەر هەندێ ویستمان ئەو پێشکانی پسپۆڕ ڕاستەخۆ و پەیوەندیانە وەربگرن ڕۆژانە بە شێوەیەکی بەیانیان و ئێواران لۆ ئەوەی بتوانین ئەوە بۆ نمونە ئەو ئافرەتانی دووجانانێک کە پێویستیان نییە بێنە نەخۆشخانە بۆ حالاتی کەم بۆ حالاتی زۆر کتوپڕنا یان بەرپێچەوانەوە ئەوانەیە کە پێویستیان پێمانە بتوانین ئاراستەیان بکەین بە شێوەیەکی باشتر بێنە نەخۆشخانە لەو کاتانەی کە ئاراستەیان بکەین لە کاتە پێویستەکان بێن یان ئەو ئافرەتە دووجانانەی بۆ نمونە کە دەهاتنە نەخۆشخانەی ئافرەتان لەدایک بوون بۆ نمونە کاتی بوونیتیان 3000 دەهاتن بۆەوەی بتوانن بێن بتوان پەیوەندیمان پێوە بکەن لە زیاتی ئەو 3000 لە کاتی هەفتەیەکدا بێن 1000 بێن یان ئەو ئافرەتانەی کە منداڵەکانیان بە دووجیانی بە نەشتەرگەری دەبێ دەتوانن دووەمیان سێمیان چوارەم نەشتەرگەریتیان دەتوانن پەیوەندیمان پێ بکەن بۆی سەردارەکانیان ڕێک بێخین زیاتی ئەوەی بە شێوەیە کتوپڕ بێن بۆ نمونە ترسناچی هەبوو لەسەریان لەسەر خۆیان لەسەر منداڵەکانیان دەتوانن بێن ئەم بەڕاستەخۆ بێنە لای پەیوەندی بە ئێمەوە بکەن بۆ ئێمە نەشتەرگەریەکانیان لۆ ڕێک بێخین بە تەنسیق لەگەر ئەو پزیشکانەی کە لە نەخۆشخانەکە لەو کاتانەدا ئێشگرن ئەوە بەنسبەت ئەو ئامانجی یەکەمانە ئامانجی دووەممان دەتوانین ئەمە گەر پێشکان نەشتەرگەرینەکانمان یارمەتیمان بدەن بتوانن یارمەتیمان بدەن چونکە ئێشگریەکانیان زۆرن ئەتوانین تەنسیقێک بکەین لەگەر فاستکێر بۆی بتوانین بەس بە شێوەی سەردانمی بە شێوەی سەردان ئەو حاڵەتانی کە پێویستانە لە ماڵەکان سەردانیان بکرێت ئامانجی سێمان چاودێریکردنی ئافرەتی دووجیان بە شێوەیەکی گشتی پێویستی بە ڕێخستنەوە هەیە لە سیستەمی تەندروستی چونکە بەرنامەی چاودێری ئافرەتی دووجیان بەرنامەیەکی نیشتیمانی گەورەیە پێویستی بەڕێخستنەوە هەیە پێویستی بە دروستکردنی حەڵقەیەکی گەورە هەیە لەوەی زیاتر لە داهاتوودا پاش کۆڕۆنا خزمەتی نەخۆشی زیاتر پێ بکەین بۆی بتوانین نظامی تر بکرێ کاراکردنی زیاتری پزیشکی شارەزا پزیشکی خێزان لەگەر پزیشکانی پسپۆڕ بۆی تۆماری ئەلکترۆنی پەیدا بێ نەخۆش ڕجستریشن بکرێت لە هەموو کوردستانیان لە هەموو هەولێر بەس بە کلیکێکی ئەلکترۆنی دەتوانین برێن مەچەند ئافرەتی دووجیانمانە هەرێکە پزیشکی تایبەتی خۆی هەیە پزیشکی ڕاوێژکاری هەیە پزیشکە لە بنکە تەندروستیەکان چارەسەر دەکرێن ئەمانە ئامانجی ئەم هێڵەمان بوو پێمان خۆشە نەخۆشەکانمان سەردان پەیوەندی بکەن لۆ ئێمە بتوانین کەمترین بەرکەوتن هەبی لەو کاتە هەستیارەدا ئەمە ئامانجی سەرەکی ئەم هێڵەیە